لە قەڵاتزە دایکی دوو منداڵ کوژرا. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕژاکیش ناڕەزایەتی توندیان نیشاندا وەک چارەسەریەکیش ڕژاک لە بەیاننامەیەکدا ڕاگەیاندووە دەبێت ژنان دژ بەو ڕەشکوژیە خۆیان بەڕێخستن بکەن و دژ بەدەسەڵاتی پیاوسەلاری تێبکۆشن. پێشنیوەڕۆی ئەمڕۆ ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕژاک لە شارۆچکەی قەڵاتزێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کوشتنی ئەو ژنان شەرمەزار کرد کە دایکی دوو مناڵە و دوێنێ تەرمەکەی دۆزراوەتەوە. پێش دوو ڕۆژ ژنێکی تەمەن 19 ساڵان کە دایکی دوو مناڵە و دانیشتووی شارەدەی هەڵشۆی سەر بە قەزای پشدەرە بە کوژراوی دۆزرایەوە. شوێنەواری 5 فیشەکیش بەجەستەیەوە دیار بووە. ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ڕژاک باڵا عومەر لێدوانی ڕێکخراوەکانی بەم شێوەیە خوێندەوە. لە کاتێکدا باشووری کوردستان بەهۆی سیاسەتی چەوتی دەسەڵاتە پیاوسالاریەکەیەوە تەواوی کۆمەڵگەی خستۆتە قەیران و دەردی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەوە بۆ هۆیەوە ژیانی خێزانی و تاکەکانی کۆمەلگا بەرەو پەرتەوازی و گۆشەگیری و دابڕانی کۆمەڵایەتی بردووە. لەم ڕۆژەوە ژنان و گەنجان قوربانی هەرە بەرچاون و ڕۆژ نییە کوشتن یاخود سوتاندن نەبێتە چارەنووسی ژنێک یا گەنجێکی خێر لە خۆنەدیوی ئەم هەرێمە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان ڕژاک کوشتنی ژنان لە ژێر هەر بڕووبیانوویەکی کۆمەڵایەتی و ناموسپەرستیدا بەتوندی شەرمەزار دەکەین و لە هەمان کاتدا بەدەنگی دەسەڵات و ڕێکخراوەکانی ژنان و مافی مرۆڤەوە لە بەرامبەر ئەم ڕەشەکوژیەی ژناندا وەک خۆدزیینەوە دەبینین لە بەرپرسیارەتی و هۆکار